ئەگەر کوڕی پیاوە با کێشەی سین و رووسیا حەل نەکا بڕوا تۆڵەیشی حەمەساڵحی برای مام جەلال بکاتەوانێ کە لەگەڵ دوو کچیا کوژرا تۆ پیاو بۆ بڕۆ خوێنی مامە وەرگرەرەوانێ یەکێتی حیزبێکە گوێی لێگیرێ با بەخۆی یەکێتی کەلسوم نییە بەیانیان خەڵک هەڵسەی گوێی لێ بگرێ تۆ کێشەی ئامۆزاکەی خۆتت پێ حەل نەکرا 3000 بەس تۆپ و درۆنە لەو مەنتیقەیە تەقان زیاد لە 280 میلیۆن دۆلاریان لە بانقەکانی ئیماراتە دەستی بەسەراگیرە زەحمەت نەبێ و پارانەتا لەکوێ بووە ئەتوان پێمان بڵێن من ئەینە لەکم هذا یەکێگەڵێ لە قومارە دۆڕاوە 1 میلیۆن دۆلار و کۆمەڵی یوتیوبەر هەیە سیلاحی بای سێ وەرەقەیە ئەوان دوو دەفتەری پێئێن و پارەکە وازح دیارە لە چیا سەرفەکرێت وڵاهی نازانم ئەو شوێنە لە خانە قوڕەکانی سلێمانیە بوو ئەو لە تەبلۆک و دیوارە دروست بردووە و یعنی من کۆربەندم نەبینیوە بەو شێوازە لە ناو کەلاوەیە ئەنجام بدرێ بەڕاستی دەبواە ئامادەبوانیش بە ساریش لە خەجێدا بەزێنن لەویایە چکە بەڕاستی هەر شوێنەکە خۆی دلیلی ئەوە بوو ئەوە کۆربەند نییە کۆڕی درۆیە و بۆ سپیکردنەوەی پارەی دزراوی ئەو شارەیە دەنا ئەم ساڵانە ئەم هەموو کۆربەند و کۆبوونەوەی خەڵکانە لە دەروی وڵاتەوە ئەیهێن و ئوتێلیان بۆ ئەگرن و سێژەمەنانیانە دەنێن لەسەر حسابی چێ ئەم ئیشاکرێ لەسەر حسابی خەڵکی و شارە نییە لەسەر حسابی پارەی خەڵکی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین نییە ئەو پارێکە کۆکرێتەوانێ سەرفەکرێت لە سپیکردنەوەی داهاتی کۆمپانیەکانی ئەوانە تۆ ئەگەر بەیانیان هەڵستی لە خەو لە هەولێرە جومعەیە تەوێ بڕۆی بەرچاییەک بخۆیت هەر لە شەقامی 120ەوە کە ئەڕۆی سیرەکەی تیمەکانی شارەوانی بەردەوام خەریکی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکانن چاڵێکی تیا بێت خێرا شارەوانی لە هەولێرایەت ئەو شوێنە چاکەکە بەڵام تۆ کاتێک سیرەکەی لە سلێمانیە خەڵک خەبەریە بێتەوانێ بە تەقاندنەوەی ماڵی ئامۆزاکانی خۆیان بە گرتنی و ڕەشبگیری گەنجانی ئەو شارە بەوانی کە لایەنگری خۆیان نین یعنی ڕۆژانە تۆ کە هەڵستی لە خەو بە خەساندنی خەڵکو و بە ئەتەکردنی خەڵکو و بە ئیهانەکردنی زیندانیان ئەمە ئەو هەواڵانن کە لەو شارەیە ئەبینی سیرەکەیت ئەو شارە هەر لە گەڕێکی سابوونکەران و ئەسحاب سپی و ئەو نابینی هیچ منطقەیەکی نوێی بەخۆیەوە دروست کرده بێ هیچ گەڕێکێکی نوێ نابینی زەویەکانی ئەو شارە هەمووی بە تاڵان براوە بە ناوی فەرماندەی عەسکەریەوانی هەمووی دزرا و پارچە پارچە کرا و بۆ خۆیان کردویانە بە مەشاریع و بە پرۆژە و زەوی هەر نەماوە بدرێ بە فەرمانبەر لەو شارەیە سەبارەت بەوەی کە ئاماژە بەوە کات نانەوێت خەڵک نایەوێت 1 میلیۆن دەنگدەر حکومڕانی پێشووی پارتی ویستووە ئەگەر حکوومەتی پێشوو قابلیەتی ئەوەی نەبوو بێ 1 میلیۆن دەنگدەری بەدەست نەهێنا لە هەڵبژاردنە لەبەرەوەمە یەکێک بوو لەو درۆیانی ئێمە کە ئەمڕۆ لەو کۆربەندەیە گوێمان لێی بوو کە عەلەساس خەڵک نایەوێت تەعامل بکات لەگەڵ حکوومەتی پێشووی هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە حەزەکەم ئەوە بزانن 1 میلیۆن خەڵک لەگەڵ ئەو حکوومەتەیە دواتر بەڕاستی ئایا ئەوان چیان ئەوێت لە حکوومەتە خۆ 50 بە 50ەکەی ساڵی 92 نەماوە بڵێ من 49 کورسیم هێنا و تۆش 51 کورسی تۆ لە ئێستایە قیاسی خۆت یعنی وەزنی تۆ 23 کورسیە کابرایەکی ڕئیس حیزبی معارەزەت گرتووە مقابلی ئەوەی کە 73 دۆسێت لەسەر کردوتەوە دۆسیەکانە بۆ داخستووە مڵک و ماڵەکەیت بۆ گەڕاندۆتەوانێ ئەویش بە هەموو شێوازێک تەسلیمی تۆ بووە لەبەرەوە ئەگەر انتیخابات بکرێتەوانێ ئەڵێ هینی ڕەش و سپی لە مەحەکا دەرەکەوێ ئەو کاتە دەرەکەوێ کە ئایا ئەو معارەزەیە چەندێ دەنگی خەڵکی هەرێمی کوردستان بەدەستەهێنێ لەبەرەوە هەندێک قسە فڕێ ئەدرێت لەم لاو لەولا کە باز لەوە کا گوایە کێشەکانی وڵاتی سین و رووسیا یاخود ئەمڕۆ یەکێتی حیزبێکە گوێی لێگیرێ با بەخۆی یەکێتی کەلسوم نییە بەیانیان خەڵک هەڵسەی گوێی لێ بگرێ یان کێشەکانی رووسیا و سین چۆن لە خانە قوڕەکانی سلێمانیە حەلیانەکە تۆ کێشەی ئامۆزاکەی خۆتت پێ حەل نەکرا 3000 بەس تۆپ و درۆنە لەو مەنتیقەیە تەقاند تا ئێستا کێشەکانی خۆتانتان پێ چارەسەر نەکراوە کێشەی زەویە دزراوەکانی کەلکان و باداوانتان پێ چارەسەر نەکراوە ئەگەر من لێرە ئەم پەیامی پێڵێم ئەگەر کوڕی پیاوە با کێشەی سین و رووسیا حەل نەکا بڕوا تۆڵەیشی حەمەساڵحی برای مام جەلال بکاتەوانێ کە لەگەڵ دوو کچیا کوژرا تۆ پیاو بۆ بڕۆ خوێنی مامە وەرگرەرەوانێ وەڵاهی کچە مۆدێل هەبوو پەیوەندی پێوەکراوتیان وەرەوەکەین بە مستەشار عنی نازام دەبێ و کچە مۆدێلە چۆنچۆنی بیکەن بە ڕاوێژکە ڕاوێژی چی پێ ئەەکەن بەڕاستی یعنی یان کۆمەڵێک بەرپرس هەیە کۆمەڵی مدیر عام هەیە زیاد لە 18 ساڵ زیاد لە 20 ساڵە لەسەر کورسی مدیر عامی ماوەتەوانێ لەبەرەوەی دزیان بۆ ئەکا لەبەرەوەی دەستی تێکەڵە لە دزینی داهاتی ئەو شارەیە تۆ گەردی قەت بەی پێشتر
4 ساڵ جارێک بەڕێوبەرێک ئەبوایە بگۆڕدرایە یان خودت کەسێکی نوێ بهاتایەتە شوێنەکەی ئێستا کە یەکێک هەوڵی پلەپۆستی شوێنێگەدا لە شوێنەکەی لا ناچێت بەردەوام ئەبێت تا 20 ساڵ 25 ساڵ زەحمەت نەبێ بۆ پێمان ناڵێن هۆکاری مانەوەی ئەم مدیرە چیە لەو شوێنەیە هۆکاری مانەوەکەی چییە ئەگەر دزی نەبێ بەشێک لەوانە بەکاریانێنم بۆ سپیکردنەوەی پارە بە دروستکردنی سنتەری جوانکاری و پرۆژەی وەبەرهێنان و شتی خەیاڵی وەهمی تا ئەو پارانی کە لەو شارەیە دزیویانە بە ناوی ئەوانەوە سپی بکەنەوانێ لە دەرەوەی وڵات لە ئیماراتە لە ئەردەنە لەکوێیە وەکو خۆتان نەزانن ساڵی پاریش زیاد لە 280 ملیۆن دۆلاریان لە بانقەکانی ئیماراتە دەسی بەسەراگیرە زەحمەت نەبێ و پارانەتان لەکوێ بووە ئەتوان پێمان بڵێن من ئەینە لەکم هذا ئایا حکومەتی عێراقی یعنی لە تازەترین کاریانە ئەوەیە کار لەسەرەوە ئەکەن کە هێزی پێشمەرگە وەکو میلیشا بناسێن دەڵێ دەبێت چەک ڕادەستکە هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە ومانان خوێنمان بۆیاوە شەقامەکانی تری سلێمانیت بینیوە ئەبێ هەموو ڕۆژنامەنووس و پامنێرەکان هەر یەکە بچێت چاڵێک تەسویرکاو بۆ ئەوەی شارەوانی ڕاستپێرن بۆ ئەوەی نۆژەنی بکاتەوانێ هەتا ئێستا بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵی شەبێ کۆمەڵی گەڕەکەیە هەر نۆژەن نەکراوەتەوە هەر قیرێکی بۆ نەکراوە ئەی باشە ئەو پارەی کە وەرەگیرێت لە شۆفێر بە ناوی ڕێگاوبان و ژینگەوانێ بۆ سرف ناکرێت لە ڕێگاکانی سلێمانیا خۆ ئێمە هەمومان باشە زانین داهاتێ و سنوورە ناگەڕێتەوە بۆ خەزێنی حکومەتی هەرێم لە هەولێرە لای یەکێتیە لای حاکمی مطلقی و سنوورە نیە ئەوە تا خۆتانە بینن یەکێگەڵێ لە قومارە دۆڕاوە 1 ملیۆن دۆلار و کۆمەڵی یوتیوبەر هەیە سیلاحێبایی سێوەرەقەیە ئەوان 2 دەفتەری پێئەن و پارەکە وازەح دیارە لە چیا سەرفەکرێت کۆمەڵێک کەسیان هەڵتۆقاندووە بە ناوی بازرگانی خێرخواز و نازانم سەرمایەداری نیشتیمانی هەبوو گۆری فرۆش بووە هەبووە سەمون فرۆش بووە ئەمانیان هێناوە کردویانە بە واجیها ئەو پارانیان پێسپیەکەنەوانێ باشە پرۆژە دروستەکەن پرۆژەکانیشیان هەموو نیوە ناچڵە هیچیان تەواو ناکرێت تەنانەت ناتوانن شەقامەکانی کۆنی سلێمانی نۆژەن بکەنەوانێ ئێوە توانن لە داهاتی سلێمانی خزمەتی سلێمانی بکەنەتان لە ئەوپاری کەوەری گیرێت لە ژینگە و ڕێگاوبانە شەقامەکانی سلێمانی پێنۆژەن بکەنەوە بۆ نایکەن چێ دەستی گرتوون بەڕاستیەوەی کە ڕوویە لە لالەزارە تاکە زەرمەندێک کە لەویایە بوو ئەو خەڵکە بوو کە سڤیلەکەی کە دانیشتوانی ئەو ناوچێ بوون بەڕاستی ئەو گەنجانە ینی شایانی ئەوە نین بەو شێوازە مامەڵەیان لەگەڵا بکرێ ئەگەر ئەوان زەڕێ کەرامەت و ئینسانیەتیان تیا بواە ئەبواە ئەو گەنجانەیان ئازاد بکردایە و موچەیەکیشیان بۆ بڕیبنێتەوە لە ناو هێزەکانی خۆیانە دایان مەزرانە بەس بە ئەو پەڕی شەرمەزاریەوە خەساندویانن تعدای شەرەفیان لێکردوون لەوانەیە بدرێن بە لیژنەیەکی پزیشکی فەحسی لەواتە بکرێن دەرنەچە لەو فەحسانەیە لەوانەیە خێزانەکانیان بانکەی هەریەکە و بە جۆرێک باز لەوە ئەکات کە ناتوانن هیچ لێدوانێک بدەن بۆ میدیاکان لەبەرەوەی هەڕەشیان لەسرە بەڕاستی من لێرەوە پەیامێکم هەیە بۆ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور من بە بەڵگەوە بە کاک مەسرور ئەڵێم کۆمەڵێک کەسن تەنانەت لە هەولێریشە پاڵپشتی جەریمە و تاوانەکانی ئەوانەکەن و دایە پۆشن من بۆ خۆم یەکێک بووم لەو کەسانەی کە فڕێنراوم هاتووم لێرە شکاتم کردووە بەڵام سکاڵاکەم لە ژێر مێزێکا دانراوە ناجوڵێندرێ بۆیە واجبی سەرۆکی حکومەتە لەسەر ئەو گەنجانەی لالەزار بێتە جواب و دۆسیەکانیان بە کۆمەلگای نێودەوڵەتی و قوزولخانەکان بنوێنێ نەکەرەوە کاکە عقیت هاوکارجاف کە گەنجێک بوو سەر بە دژە تیرۆری خۆیان بوو لە ناو هەولێرا تیرۆریان نەکرد تێنتیان نەبەست لە ژن و ماڵ و مناڵی و خودی خۆی کوشتیان یعنی بەڕاستی بۆ ئەبێ ئەوانەگەر فەرمانێکی گرتنیان هەبێ عاجز ئەبن لە پارتی و نایەنەوە ئەم سنوورە و ئەبێ فەرمانی دەستگیرکردنەکانیان هەڵبۆشێتەوە ئەو گەنجە بەدبەختانەتان گرتو بۆ ئیهانەتان کردوون و سوکایەتیتان پێکردوون و خەساندوتانن بۆیە لێرەوە داواکەم بەڕێز کاک مەسرور ئەم دۆسەیە بەسەرجەم قوسوڵخانەکان ڕابگەێنێ و لیژنەیەکی نێودەوڵەتی بۆ پێک بێ و بدرێنە دادگای لە های نێودەوڵەتی چکە دادگای لە های نێودەوڵەتی بۆ جینۆسایدا بۆ ئەوەی بزاندرێ ئەمانە ڕۆژانە خەڵک ئەتکەکەن و جینۆسایدەکەنەوانێ تۆ کێشەت هەیە لەگەڵ ئامۆزاکەت پلانی کوشتنی لێداناوی ئەتوانی کێشەکەت لە هەوارەکەی تاڵەبانیەکانە حەل کردایە بەڵام ئەو گەنجانەتان ئاوە ئیهانە و بەدبەخت نەکردایە کە هەر هەمویان بەڕاستی بوونەتە مۆرچێکی نائینسانیەت و نامرۆڤایەتی و پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانی تەنانەت شارەکە شەوانێ ئەمان یەکێک لە شەڕەکانی کەیکەن لەگەڵ جەنابی کاک مەسرورە ئەوەیە ئەیانەوێت کاک مەسرور هەر ئیمزای مطلقیان باتێ بڵێ کاکە ئەو سنوورە بۆ ئێوە چی لێ ئەەکەن بڕۆن بیکەن پارتیش دڵنیام شتیوان ناکات لەبەرەوەی تاکەکە شوێنێک کە خەڵک بتوانێت بێت ڕێیەکی خۆی تیا بڵێ ئازادی بۆچوونی خۆی بڵێت و بێت سکاڵایەک بکات هەولێرە کە ڕووی تێ بکات ناکرێت تۆ ئەم ئاوەدانی هەولێر ببینی موچەکەش هەر
لە هەولێرەوە بۆ دووگازرێتەوە بۆ سلێمانی ئەی قوربانجان داهاتی سلێمانی چی لێت ئەی داهاتی خاڵە سنووریەکانە چی لێت ئەی ئەو هەموو مەرزەلاوەکیانەی کردوتانەتەوە بەسیترین نمونە لە لای بناری بەمەوە ڕێگایەکی کورت هەیە هەفتەی بای 65 دەفتەر بەس پارە لەویایە پێیاکرێ ئەمە کە ڕێگەیەکی لاوەکیە ئەیبێ لە مەرزەکانەوانێ چی پێیا بکرێ لەبەرەوە باشترین شتەوەیە ئەڵێ تفێک هەڵمەدە ڕووی خۆت بگرێتەوە ئەو تفەی کە ئەوان هەمیشە هەڵیێن هەمیشە ڕووی خۆیان نەگرێتەوانێ لەبەرەوەی ئەوان داهاتی ئەو سنووریان لە ژێردەستایە و خۆیان ئەتوانن مامەڵە بەوە بکەن ئایا خزمەتی خەڵکەکەن یاخودنا گلەی نهێنە سەر پارتی کاکە بەسیترین نمونە کۆمپانیایەکی سکیوریتی بێ ئەڵێ بێگەنجەکانمان ئاسایشی خۆمان بن سەگەکان خۆمان پێتان بفرۆشین سیلاحەکان خۆمان بۆتان بێنین ئەنجا شەریکی لە 150 ئێوە بین کابرا هیچ سوودێک نبینێ ینی وەکو ئەو لەش فرۆشەی لێ کە بە ڕۆژە چوو لەش فرۆشیە کرد و بە شەوی ژەیە بە بەرماڵ و خستە مزگەوتەوە لەبەرەوە خەڵک ناچێ بەڕاستی ئیشێ بکە زەرمەند بێتایە خەڵک ئێوێت کاتێک کە ئێوێ بەرهێنان بکە بازرگانی بکە سوودمەند بێ جاگەر داهاتەکەی بۆ حیزبێک بێ وەڵا نایکە ئەو شارە جێڵێ ڕوە بەو شەفافەتی کە ئەو باسیەکە بۆ نمونە من لە بەڕێوەبەتی تەندروستی هەڵەبجە بووم ماگانە بای 130 میلیۆن دینار عملیاتەکرا تەنها 20 میلیۆن 30 میلیۆنیان پیشانی حکوومەتەیە ڕاستەکە بەو شێوەیە شەفافەتەکان بەو جۆرەیە لەناو ئەو حیزبە هیچ پەیوەندێکی بە ئێمە نیە ئەگەرچی ئێمە خوێنمان ڕشتووە و لەسەر ئەوەی کە ئەو حیزبە دروست بووە بە پارەی نەنجی ئێمە دروست بووە بەڵام ئەوەی کە ئەگوزەرێ لەوێ دەسەڵاتێکی دیکتاتۆریەتە چەسپاندنی دەسەڵاتێکی تاگڕەویە دەیانەوێت هەموو کەسەکانی ناو ئەو حیزبان بخەسێندرێن کۆمەڵێک بووکەڵی سێکسی نەبێت تاو دەریانە خەن و کۆمەڵی فەلسەفە و درۆدە لە سەبڵاو ئەکەنەوانێ ڕۆژگارێک بوون ئەوانە جوێن و سوکایەتیان ئەدا بە کوڕەکانی جەڵال تاڵبانی بەڵام ئەمڕۆ بوونەتە واجهەی ئەو حیزبە لە 2014 ئێمە بۆمان ڕوون بۆوانێ هاتوو چۆکانی ئەوان بۆ بەخا یەکەم شتکە ئیشیان لەسەر کرد بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان بوو ئێستا کار لەسەرەوەکەن کە تەنانەت لە ئاخیر کاریانە ئیش بۆکەن کە هێزی پێشمەرگەش ڕادستی حکوومەتی عراقی بکەن کەوا بێ ئەو خەڵکە شۆڕشی بۆ کرد شەهیدی بۆدا خوێنی بۆ ڕشت لەبەرەوە ئەوەی کە ئەوان کاری لەسەرەکەن تەسلیمکردن و ئەو پەڕی جاشایەتیە بۆ حکوومەتی عراقی مردیان باشترە لەو ڕۆژەی کە خەڵک کوڕی بە کوشدا ئاسۆی قومری و مامەڕی شەو علی عسکەری بە شەهید چوون بەروبوومەکەی ئێستا ئەبینینەوانێ بە فرۆشتنی خاچی هەرێمی کوردستان هەر ڕۆژە لە 16 ئۆکتۆبرە ڕۆژێک ئەیانەوێ هێزی پێشمەرگە تەسلیمکەن بەڕاستی مردیان باشترە لەوەی لەم ڕۆژگاری تێکەوتون پەیامەکەی من تەنها ئەوەیە کە خەڵک وشیار بێت هیوادارم خەڵک تێنەکەوێت بە قسەی باقوبری قوزل ئەگەر ئەوان ڕاستەکەن بابێن خزمەتی خەڵکی ئەو شارە بکەن با جادەکانیان بۆ نۆژەن بکەنەوە با مەکتەبەکانیان بۆ نوێ بکەنەوە با لە خەستخانەکانە دەرمانیان بۆ دابین بکەن پزیشکیان بۆ دابین بکەن پزیشکی سۆنەریان بۆ دابنێن با نەخۆش نەچێتە ناو نەخۆشخانەکانەوانێ دکتۆری لێ نەبێ با ئەگەر ئێوە خزمەتکاری خەڵکن فەرمون خزمەتی خەڵک بکەن کەس دەستی نەگرتوون